سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆتان فێرخوازانی زمانی ئەڵمانی. دووبارە خۆشحاڵ بووم لەوانەیەکی تردا هاتمەوە خزمەتان. لەم وانەیەدا لە ژمارە 11ەوە هەتا ژمارە 20 بۆ داناون، بە هیوای ئەوەی بتوانم سوودێکتان پێ بگەێنم. ئازیزان، ژمارە 11 لە 11ەوە هەتاوەکو 20 وەک لەوانەی پێشووتردا لە ژمارە لە 0ەوە هەتاوەکو 10 بۆ دانابوون. لەم وانەیەدا لە ژمارە 11 هەتاوەکو 20 بۆ دائەنێم. ژمارە 11 بە ئەڵمانی پێوترێت ئێلف. ئێلف بە مانای 11 دێت. ئێلف 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 بە مانای 11 دێت. ژمارە 11 پێی ئەوترێت ئێلف. چڤولف. چڤولف بە مانای 12 دێت. ژمارە 12 بە ئەڵمانی پێی دەوترێت چڤولف. چڤولف بە مانای 12 دێت. ژمارە 13 13 13 بە مانای 13 دێت. 13 ژمارە 13 پێی ئەوترێت 13. ژمارە 14 14 ژمارە 14 14 بە مانای 14 دێت. 15 15 پێی ئەوترێت 15 15 ژمارە 15 پێی ئەوترێت 15 15 ژمارە 16 16 ژمارە 16 حەڤە ژمارە 7 پێی ئەوترێت 17 بە مانای 7 17 ژمارە 18 پێی ئەوترێت 18 بە مانای 18 ئەکاتە ژمارە 18. 19 بە مانای 19 دێت. ژمارە 19 بە مانای 19 دێت. ژمارە 20 20 بە مانای 20 دێت. 20 بەڕێزان، هەنێک کەس ئەڵێن 20 هەنێکیش ئەڵێن 20 بەڵام هەردووکی هەر یەکشتن. 20 یان 20 بە مانای ژمارە 20 دێت. وەک وتمان بەڕێزان، 11 11 12 12 13 13 14 14 15 15 16 16 17 17 18 18 19 19 20 20 یان 20 ژمارە 20. بۆ هیوایەی توانی بێتم لەو وانەیەشدا سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنم. هەتا وانەیەکی تر شاد و کامەران بن، بە هیوای تەندروستی باش بۆ هەموو.